سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. دیارە 18 مانگ 12 ئەو ڕۆژە بوو کە لە تەواوی عێراق جگە لە هەرێمی کوردستان خەڵکی چوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە تەواوی عێراق جگە لە هەرێمی کوردستان. دیارە ئەو ململانێ و چێبڕچێی کە لە تەواوی عێراق هەبوو دەکرێ بڵێن لە کەرکووک گەرم و گوڕتر بوو، بەڵام ئەوەی کە لێرە باس و خواسی ئێمەیە و کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ئاخۆ شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و هەروەها عێراق چۆنە و بە چ شێوەیەکە. هەمیشە دەسەڵاتدارانی هەرێم ئێستاشی لەگەڵدا بێ دەڵێن ئێمە ئەزمموی سەرکەوتوی خۆمان دەگوازینەوە بۆ عێراق، دەبێ عێراق چاو لە ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان بکات لە زۆر لە بوارەکان. بەڵام دەبینین لە نۆخولی داخود لە پێنجخولی ڕابردووی پەرلەمان و لە ئەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی پارێزگاکان دەبینین کە هەڵبژاردن دەکرێت کۆمەڵێک ینی خوڕوقات دەکرێت و هەروەها نەتائیج و یاخود ئیعلانی نەتائیجی انتخابات زۆر دوا دەکەوێت. ئەمە لە کاتێکدایە کە ئێمە دەڵێن ئەزمموی سەرکەوتوی خۆمان دەگوازینەوە بۆ عێراق، بەڵام دەبینین لە عێراقا لە پارێزگاکانی کە لە ژێر دەسەڵات و حکوومەتی عێراقدان جگە لە هەرێمی کوردستان لە ماوەی تەنها 24 کاتژمێرە ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان ڕادەگەیەندرێ. ئەمە ئەوەمان پێ دەڵێ ئاخۆ کام ئەزمموی سەرکەوتووە کە ئێمە دەمانەوێت لێرەوە بیگوازینەوە بۆ بەغدا و بۆ تەواوی عێراق و بۆ ئەوەی کە سوود لە ئەزمموی سەرکەوتوی ئێمە ببینین. کام ئەزممونە کە لە کاتێکا دەبینین لە عێراقا ئێستا کاک یوسف کاک یوسف سڵاوی خوا دەبێم کاتت باش. باشی بە قوربان. بەڕێز ئەم پێشنیارێکم هەبوو لەبوو هەڵبژاردنی هەرێمی کوردستان کە عاقلانی خستنایە بەنسبەت مەسەلەی کۆتاکار لە هەرێمی کوردستان تا کۆتا دوو بەسەچەند دەسە هەولێر بەسەچەند زۆنی بخێرە دوو زۆنی زۆنی تا ئەوەی یەکێتی پیاده کۆتا بوو دەکەین لە تورکمان و مەسەی و ئاسووریە کردانی قەت هەیە. يعني او مشكله مثلا اول رئيس كذا وصي سياسي لهذه او مشكله كاغ يوسف دين قصه لسبيكاتا كانش دكاين بلام اوي كجنابت يعني سرنجت هبه تبينيت هبه خوينتنەوە چییە بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە عێراق؟ ئایا چ جیاوازیەک دەبینی تۆ لە نێوان ئەم دوو شوێنە؟ ئایا هەڵبژاردن لەوێ چۆنە و لێرە چۆنە؟ هەڵبژاردن لێرە زۆر زەحمەتە بکرێتن، ینی ئەوەی قەنەعات هەبی ئەوەی کردیان لە مەجبوری کردیان ئەستاش ئەگەر مەجبور نەبن نایکەن ئەو ئەکتیویشێکی وەکو دوو بنەماڵە وەکو دوو کوتلەی سیاسی ئەو دوو زۆنی زادی سۆزیان پەیدا کردووە هەندێکی پێک دەگرن انتخاباتان هەڵبژاردن ناکەن. ئەوە سیاسەتێکی ینی ئەوە سیاسەتێکی دژە هەڵبژاردنە دیکتاتۆریەتە خلاصەوە. او سياسه العراق سياسه الديمقراطيه ديوانه وريكوتيكا اما فاشله سياسه ديكتاتوريه سياسه بنم علي ديكتاتوريه فاشله رزعيه مشتكى يعني هم ناوش لغوا علي مساله بيكاتكان كاغي سوفاست كرد اما جبو دكي بادابش بكري لنا او 2000 بو دابش بكري بو بيكاتكاني حقيقي كبفعلي او تركمانه او مسيحيه او اشوريه او ازديه پێکاتەکان یعنی حقیقەتی خۆیان بن تەمسیلی خۆیان بکەن واتە بە هیچ دایەکەوە نەلکێنرابن سەر بە هیچ دایەک نەبن بە خۆیان بن چ گرفتێکی تێدایە بە ئەوانیش نوێنەرایەتی حقیقەتی خۆیان بکەن. ئەوە مشکلەکە ئەوەیە کە پارتی و دەنگدانەکانی خۆی کەسانی نێزیکی خۆی دەنێتە سندوقی دەنگدان و ناوەکانیان داتێ دەنگ بەوانە بە پێکاتەکان لە بۆ ئەوەی لۆ ڕۆژێکی وەکو ڕۆژەکانی پێشترێکە ئەدبەی سەرۆکی هەرێم هەبوو ئینسابیان پێتاوە کرد و
ئەن زۆر حالەت بڕوویدا ئەوە موسیقی ئەوەیە ئەو یەکێک چەندێک بۆی دەگوتن یەکێکی ئەگەر بۆ خۆی ڕاست دەکاتن با داوا بکاتن ئەو کۆتاییان تەوزیع بکەن با یان زیاد بکە ئەگەر کۆتاکان کورسیمان کەمە باوە زیاتر خەریک ناکە با بکەن 11 لەوبەری 11 لەوبەری با ئەوە حەل بکەین باشترە لەوەی کە نەکرێت بۆ کۆتاییان هیچ عیلاجی نییە ئەویان دەبی هاگری لە ساحەی بێ دەرێ یان دەبی یەکێ دوو قسمەکە زۆن سەوز دەستەکان خۆشحال یوسف زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ینی سەبارەت بە هەڵبژاردن سەبارەت بە شێوازی هەڵبژاردن پرۆسەیەکە بەڕاستی ئێستا ئەگەر بە شێوازێکی پاک و خاوێن و نەزیه بەڕێوە بچێ بە حقیقەت نەتیجەیەکی جوانی دەبێ ئەوەی کە جێگای سەرنجە لێرە لە هەرێمی کوردستان ژمارەکان کەم وایە بەرزی و نزمی بکە ینی دیارە بەڵام دەبینین لە عێراقا ئەگەر سیرکەین کوتلە هەیە لە چەندین کورسیەوە دێتە کورسیەک و کوتلە هەیە لە چەند کورسیەکەوە دەڕواتە سەر و کورسێکی زۆر دەهێنێ دەکرێت ئەمە بڵین لە هەموو پارێزگاکانی عێراق ئەمە بەدیکرا یعنی شێوازێک لە چۆن دەڵێ گۆڕانکاری شێوازێک لە نوێکاری شێوازێک لە جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوویان لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ینی بۆ نمونە لە بەغدا ئەگەر دیقەت دەین جاری پێشوو لە پەرلەمانی عێراقا سەدر هەفتا زیاتر کورسی هێنا بەڵام ئەو جارە هەر بەشداری هەڵبژاردنیشی نەکرد دەبینین محەممەد حەلبوسی یەکێکە لەوانەی کە سەرۆکی پەرلەمانی عێراق بوو دادگای فیدرالی ئەو پۆستەی لێ ساندەوە ئەو پلەیە لێ ساندەوە بەڵام دەبینین لە بەغدا پلەی یەکەم دێنی لە ئەنجومەنی پارێزگاکان لە ئەنبار پلەی یەکەم دێنی لە ئەنجومەنی پارێزگاکان و لە مووسڵ و لە دیالە لە زۆر شوێنی تر کورسی هێناوە ئەمە زیندویەتی خەڵک دەگەێنێ بەڕاستی کەچی لێرەدا بەداخەوە دەبینین گلەیەکان هەیە بەڵام هەمان ئەو حزبێکە گلەی لێ دەکرێت کورسەکەی زیاد دەکا زۆر سەیرە ئەمە بەڵێ کاک پۆڵە سڵاوی خوا دەبێم کاتت باش بەڕێزت کاک پۆڵە گیان کاک پۆڵە شێوازی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە عێراق بەڕای تۆ چییە چۆنە ئایا ئەوەی لەوێ دەگوزەرێ باشترە یان ئەوەی کە لێرە دەگوزارێ باشترە یاخود با بڵێن کامیان خراپترە چۆنیە ئەمە هەمیشە ئەگەر بەبیری دەنابیشت بێنمەوە دەسەڵاتدارانی ئێمە دەیانوت ئێمە ئەزمموی هەرێمی کوردستان دەگوازینەوە بۆ بەغدا ئەو تەجروبانەی کە هەبووە لە ساڵانی ڕابردوو کە بەڕای خۆیان تەجروبەی سەرکەوتوو بوونەوە دەیگوازنەوە بۆ عێراق و عێراق تاوەکو سوود لە تەجروبەی سەرکەوتوی هەرێمی کوردستان ببینین بەڵام دەبینین ئێستا بە ماوەی 24 کاتژمێر ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان لە عێراق ڕادەگەیەندرێ بەڵام لە هەرێمی کوردستان جاری وایە بە مانگ بە دوو مانگ ئەنجامەکان نابیندرێ ئەمە چی دەگەیەنێ؟ سپاس بۆ پرسیارەکەت ئەگەر وەکو کوردستانیەک و هیچ شانازی من ڕای خۆم جیاوازە هیچ کاتێک بۆ ترکێکی شانازی بە عێراقبوونی خۆمەوە ناکەم چونکە بە زۆری ئێمە خراوینەتە بازنەی عێراق وای گەورەش بە زۆری بە کوڕە شایەتیدانی زڵەتدا کەواتە من بۆ ترکێکی شانازی بە عێراقەوە ناکەم بەڵام ئایا هێڵە سوورەکە لە چێ ئایا بەڕاستی دیموکراتیەت لە عێراق و لە کوردستان هەیە نەخێر ڕێژەیە نمونە بەڵگە زۆرە خۆزگە کاتەکە ئەیات عەلاویمان لەبیرە زۆرینەی هینا فڕێیاندا دەرەوەی باز نەکرد موقتەدا سەدر زۆرینەی هینا فڕێیاندا دەرەوەی باز نەکرد کەواتە بەرجەبەندی باڵاکان لە چێن هێڵە سوورەکە لە چێکا کەنوەت ئێستا بۆ نمونە لە کوردستان ئەگەر پارتیوێکێکی دڵنیابن زۆری نەدەینن کەسێکی ئارام دەڕەخسێنن تێدەگەی لە برات کەسێکی ئارام ئەوە جگەلەوەی لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ئامێرەکانەوە تۆ سەیری کە پاسماوەیەکی تر بۆ دەسەلمێنرێ چۆن دوو کورسی کوردیان بەلاوەنە بە دڵنیایی پێ دەڵێت دوو کورسی کوردیان لە کەرکووک عێراق بەلاوەینە بە شێوازێکی زۆر هونەریانە زۆر تەکنیکیانە بەڵام کورد خاوەنی نییە هەر لە سەرەتاوە دەهۆڵیان لێدا سەرکەوتنمان بەدەستێنا و سەرکەوتن بەسەر کێ دەدەستێناوە ئەخە برایان یەکێتی سەرکەوتنت بەسەر پارتی بەسەر ئیسلامیەکان هێنا ئەوە سەرکەوتن نییە سەرکەوتن ئەوەیە کوردبوون و کوردستانی بوونی کەرکووکت بسەلمان باە
شانازی بەوەت بکرد باە کە ڕاکانە شۆفێنیەکە لادەی کەواتە کاکەنوەر بەرژەوەندیەکان لەکوێ بێ لەوێ هێڵێکی کاکوڵە باست لەوە کرد کە دوو کورسی لەدەست کورد چووە ئایا ئەم دوو کورسیە بەدەستی ئەن قەست وای لێکرا کە کورد دەستی بچێ یان ئەوە کورد خۆی کە یەک نەبوو تاوەکو دەنگەکانی خۆی بپارێزێ کاکە بەسێکیان بەداخەوە بەڵێ بەسێکیان تا ئێستا تێناگەن لە ناوچە دابڕاوەکەن تا ئێستا بەداخەوە زۆربەی حزبەکان تێناگەن کاکە کێشەی ئەوانە کێشەی ستەم کاریە و تەنها کێشەی بەنزین نییە بەداخەوە هەندێک کە چەندێ لایەن دەیانگوت بەنزین وا و نازانم تو کۆڵانەکانی کەرکوو کێشەی ئەو ناوچانە کێشەی ستەمێکی شۆفێنی عنسریە دەبێ بزانین بەداخەوە لایەنەوە بۆستێکران ئەو حسابیان نەکرد و هیوادارم بە خۆ دەوتنەوە بکەن چونکە من وەکو ئەو خزم و کەس و کارەی لێمە نەک بەنزین هەموو شتێکیان بۆ دابین بکەن نانەوێ گۆیان سکێندراوە ئەرز و خاکیان داگیر دەکرێت بۆی ئەو هاوچێشانە نەتواندرا بیسەلێنرێ بە تۆز و عاتیفەوە نابێ من کە ڕاکانیەکان تا ساڵی سی کە کوچیان نەدیت بوو خۆیان کردۆتە خاوەنی هێستان وازداهێنن هێستان خاک کورد داگیر دەکەن بەنزین بەلای منەوە چیە ئاخر خزمەتگوزاری کۆڵان پاکرێتەوە چیە یعنی تۆ خاکت نیشتیمان دایک دەبێ پاکرێتەوە لە دەستی شۆفێنیان و کاکوڵە ڕاکانیەکان بەسێ جەنابەت تا ساڵی سیەکان ئەستن کەرکووچیان نەبینیوە بەڵام ئێستا دەبینین چێبەرچێ دەکەن لەگەڵ کورد و لەگەڵ نەتەوەکانی تر و دەکرێت بڵێن ئەوانیش دەنگێکی زۆریان هێناوە ئایا تۆ تا 2003 تا ئەو کاتێک کە ڕژێمی سەدام لە وجودا بوو با بڵێن ئەوە حکومێکی زۆردار و یاخودە حکومەتە زۆردارانە بوون کە لەسەر حکوم بوون بەڵام خۆ لە ساڵی 2003ەوە کورد لەوێ حاکم بوو بۆچی کورد نەیتوانی کە هاوچێشەکان ڕابگرێت بۆچی کورد نەیتوانێت کە ئەو زۆرینەی خۆی بپارێزێ بۆچی کورد نەیتوانێ وا بکاتن کە ئەو خەڵکەی لە کاتی سەردەمی سەدامە کەرکووکی جێستوە بگەڕێتەوە کەرکووک و کە کەشێکی ئارامیان لۆ بڕخسێنێ بۆ کورد ئەوەی نەکرد پرسیارەکەت بەجێیە بەڵام ئایا بەڕاستی ئەوانە بەڵێ ئایا بەڕاستی ئەو دوولایانە کورد پەروەرن استراتیژیەتی نەتەوەی نیشتیمانیان هەبوو نەخێر کاکە خێڵە چین بەرژەوەندی بنەماڵەی هەموو شتێک تۆ دەستور بوو دەستور تا ئێستا ناو پەرلەمان کاکە نوەر بڕیاری عەلی حەسەمەزید و مەجلیس قیادەی گۆڕ بە گۆڕ دەخوا نەیەکێتی نەپاسی بەلایەدا ناسێ چونکە خاچیە خێڵەکەیان داگیر نەکراوە نەخاتیەتی نەخاتی بنەماڵی هەردوو لایەن داگیر نەکراوە پەرلەمان تا 5 خولە دەینێرن 5 خولە زۆرینە ئەوانن بڕیاری عەلی حەسەمەزید جێبەجێ دەکرێت لێرە دروشمی کوردایەتی دەڵێن ئەوە پێڵکردنە تەواسەکردنە بۆیە ڕێگە ڕاستەقینەکە دیارە نە لە لای یەکێتیە نە لە لای پارتیە بێدەنگبوونی هەمومانە هەموو لایەنەکان برای بەڕێزم ئەگەر کاتەکە درێژکەوە من وەکو مسلمان باوەڕم بە ئێوە هەیە لایەنی دەستپاکن بەڵام دەبێ بزانی ئەوانەی ئێستا لەو ناوچەدا بڕاوانەنا حەد بکە زکات بکە سەرفترە بدا عومرە بکە خاچی داگیر دەکرێت کەواتە ئەوە شتێکی ترە ئاین شتێکی ترە ئێمە هاوچەشەکانمان بە سۆز و عاتیفە ئەمە لە کەرکووک کێشەیەکمان نییە بەناوی ئاین کەواتە بۆ باوەڕم بە برایەتی خاسبن مقتەدیەتی من ئەوان تا چەندە ئێستا ئێوە بەڵێ ببوورە ئێستا ئێوە لەو ڕۆوە بەرنامەکەتان بگۆڕن وەکو ئیسلام بەدەی پەیڕەوی خوا و پێغەمبەر فەرمودەکاری پێغەمبەر پەیڕەوتان سیستەم کاری عەرەبن بزان زۆر بەیتەن دێنن یاننا وەڵڵاهی کاک پۆڵا قسەکەت ینی زین چۆنە ئێمە هەر لە دروستبوونی ینی ئەحزابی ئیسلامی بەتایبەتی کە بزوتنەوەی ئیسلامی لە شاخ و لە هەشتایەکان و 2000 کۆمەڵی ئیسلامی 2000 کۆمەڵی دادگەری هەمیشە پێداگەریمان لەسەر ئەوەی کردووە کە ئێمە دژی زوڵمین و نەتەوەکەمان لە هەر شوێنێک زوڵمی لێ بکرێ ئێمە لەوێ دژی ئەو زوڵمە دەوەستین ینی ئەمە بەڕاستی ینی دەرێغیمان نەکردووە بە بەیاننامە بەڵێ برای بەڕێز کاگەنوەر چەند بەیاننامەی ئێوە و یەکگرتوو بەڕێزان یەکگرتوو چەند بەیاننامەتان هەیە چەند بەیاننامەتان هەیە دژی شۆفێنیەت دژی سوودانی بەیاننامەتان هەیە
باقی سودانی وعدی صوبتاوی داتی سیدی کاکا بيان نامكتانه ازاني شلون بيان نامكتانيه ازاني شلون كاك والله مسلك بيان ناموش دركرايا وشتيش كرايا بلان بابيت بلان دوازار اما بمانەوە نەمانەوە پێمان خۆش بیان ناخۆش بێشتێکە لەو هەرێمی کوردستانە پێی دەڵێن دەسەڵاتێک و ئەو دەسەڵاتش لەدەست ئەو دوو حزبێ ئەو دوو حزبە هەموو هێز و پارە و دەسەڵاتی ئەو هەرێمیان لەدەستا کو ئەوان چیان کردووە ئەوانە سفرن هیچیان نەکردی چ چاوەڕێ لە دوو حزبی ئیسلامی دەکەی کە لە کەرکووک هیچ دەسەڵاتێکیان نییە ئەضعف الئیمان قسە کراوە هەڵوێز دەربردراوە زانی چۆنە تۆ زانی چۆنە لەو دەمەی کە ئێستا ئێمە لە ناو بەرنامەیەکی نەو دەمێ من وەرەقەیەکم لە بەردەستە هیچ بەیاننامەیەکم لە بەردەست نییە بەڵام دڵنیام و 100% هەمانە دژی هەر داگیرکاریەک هەر زوڵمێک لە کورد کرابێ ئێمە ئەوەی کە بەدەست پێمان کرایە بەدەست کردومانە ئەگەر نا ئێمە بە بەیاننامەشتمان کردووە بەڵێ دەڵێ چ کار چۆن فتوى هي بزي او سوفينيانا ككوشتنيان حلالة او خاص كردادي ميزان قبول ميز كاك بولا جان قبول او سوفينيا كاك بولا جان هو دارم بقريو بو ميجو دزاني ايما تشون بوينه وتسمان كردوا دستكان خوش به ما بس تناب ايوانيا كرد دەسەڵاتێکی هەیە ئەو دەسەڵاتە تا چەندە توانیوێتی کەرکووک بپارێزی ئەو ئەساسە دەستەکان خۆش بە کاک بۆڵە جان دەستەکان خۆش بە قوربان دەستەکان خۆش لە پێنجوێن چێمان لەگەڵا کاک محەممەد سڵاوی خوات لێبێ السلام عليكم باشي عليكم السلام كاك محمد جان باشي سلامت بسپاس كاك محمد بلي جان والله الو بلي بالله الو بلي كاك محمد السلام عليكم عليكم السلام ورحمة الله باشي سپاس بقربان دستكان دزاني شونا يعني خلق صدانا وتهشتي إسلامنا يعني مسلمانة بلان كثير لك يعني هيك فرقك نادين لديني كنالك وكنالي أو كان يعني حولي قسنا دستي حزب الشيوعية شيء فاتي همان شيء شون يعني شون حظكم لكن اما بس تسيا اما وكو اوانو لا تصير رويكا مثلا بونم السابقه ايوه الديمقراطيه وانا الديمقراطيه ايوه ده هولدنا ها خوي جوره فرمي وكذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون ايما بوخمان خلشي ظالم مستمكر لسر خلشي يعني كاربدس ولي امر ظالم مستمكر لسر خلشي ظالم مستمكر دكينه بيشو ولي امر بما كانوا يكسبون بهوي او كارو كاسكي دي كان ايسا لهسكسي لمنو لتو لهسكسي بتسي عودة صلاة داري نجي ولاتي خماني هم ولاتان بس سعودية بتركيا بس سوريا بيمن بقطر هاو شوي ملتكيا ملت خرافة خواي جورس ظلم لملتكيناك هاو شوي خوي لصلاة داري بودنيري ايوه سبيني بينا حكم هاو شوي اوان دابر شون او بريارة دي أكن هاو شوي كاكا جنجو بقرا ايوه دلان خيانة ظلم لو ملتيناك ئێستا 10 دقه پێشەوەی هەواڵەکانی سەعاتات لە 5 دقەدا ڕیکلام بۆ 3 برنج دەکەن بۆ 3 شیر دەکەن بۆ 5 وەرەقەت بۆ مشتێک پارە بە هەرسێکیان دەڵێن ئەو بۆ خۆشتان و منیش تۆش و جەماوەری دەزانین ئەو ڕیکلامە بۆی دەکرێت هەم خەسە هەم خیانەتە وانە وەک ئەو ڕیکلامەی دەکرێت وانە بەڵگەت علمانەکە بۆی دەکەوەش بۆی ناکەن بەڵگەت کاک ئەوە ئەمە دەبێت بە بەڵگە قسە بکەین ئەو ڕیکلامەی بۆ کاڵاکان دەکرێت وایە وەک ئەو ڕیکلامەی بۆی دەکرێت کاڵاکە بەم شێوەیە چ شتێک ئێمە ڕێکلامان بۆ کردو و خەڵک پێوەی سەرگەردان بووە بۆ شیری دەکەن بۆ برنجی دەکەن بۆ هەموو شتێکی دەکەن ئەو دە سیر کە کاک ئەنوەر بەڵێ گیان برا جوانەکەم ئێستا دەتوانی بڵێ نیست ئاسەری کەناڵەکەی ئێمە بکە تووشی نەزەر و حرام و ئەو شتانە نابیت دەتوانی باشە خوای پەروەردگار لەبارەی ئافرەتەوە دەڵێسی لەبارەی ئافرەتەوە دەڵێت جوانەکانی خۆتان پشارنەوە لە پیاوانی إلا ما ظهر منها برا جوانەکەم جوانی ئافرەتی لە دەموچۆ کە چووی ژوت هێنا سەیری قاس قولکیان سەیری دەموچاویت کرد زانی چۆنە جوانەکەم ئافرەتانی ئێوەش وەک ئافرەتەکانی کە میتیازیان کردو بران هەڵگرتۆ فیلنەر ڕۆشتانیان کردووە چ فەرقی هەیە چی بکەین باشە بەڕای تۆ مەسەن ئەدیسی بکەین دەرگاکان داخەین نا دایمەخە خوای گەورە چۆن ئێستا بۆ نمونە
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە لە مصەلا ئەوەی دەکرد ئافرەتانی دێنا لەگە پیاوان بۆ جومعەی پیاوانی لە پێشی دادنا ئافرەت لە ناوەڕاست منداڵ لە ناوەڕاست ئافرەت لە دوای کەسی ئێوە شێوەی علمانیەکان تۆتەڵیان دەکەن یاخود لە تەنیجێکیان دادنن یاخود ئافرەتەکان لە پێشی دادنن وەڵڵا وەبیلا وەتەڵای ئیسلامم لە خۆم و داخم و باب و خۆش بێ بەڵام کە سیر دەکەین هەمان حزب ئیسلامیەکانش هەمان دەستوری حزب ئەلمانیەکانەکە ئێستا برادوانەکە مێستا کۆمەڵ و یەکگرتو و سەلەفی و سۆفی هەتی چا حکمیان بکەوێتە بەر دەتوان دوکانی مەسوقانە چی داخەن نەبەخوای دەتوانێت مەلهاتی داخەن لە هەموو وڵاتان نەبەخوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکدا هاتە لای کوتیان پارەت دەوێت پارەت دەدەین حکمت دەوێت باسن حکمت بەدەستە بۆ نەیکرد لەبەرەوەی نەیتوانێت حکم بە شەرعی خوای بکە کوتی نامەوێت ئێوەش هەت کاتێک کە هاتنە سەر حکم توانی گوتتان کاکە عەرەب بابین کاک محەممەد تۆ قەراری مسبەق لەسەر خەڵک مەدا تۆ زانین چۆنە ئەو کاتێک کە ئێمە هاتینە سەر حکم کە هەوڵش دەدەین بینە سەر حکم بۆی کە دڵنیابی لەبەرەوەی ئێمە دانانیشتوین دەستەوە ئەژنۆ کەم تا زۆر هەوڵی خۆمان دەدەین بینە سەر حکم ئەو کاتە هاتنە سەر حکم ئەوەی خوا پێی خۆش ئەوە دەکەین ئەوەی کەم بلێتەکەمان کە کاک محەممەد دەستەکان خۆش بە قوربان کاتم زۆر پێدای دەیکەین ئینشاڵڵا خەمت نەبێ بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ کاک محەممەد قەراری مسبەق دەدا کاک پۆڵا بەدڵێکی گەرمەوە حقیقەتەن یعنی باسەکەمە باسی هەڵبژاردنە ئێمە لە هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە بەڕاستی نمونەیەکی جوانە دیموکراسیی جوانە لە هەرێمی کوردستان بەڵام دەبینین ئەو دیموکراسیە لەژێر پرسیاردایە لە ڕووی ئازادی دەربڕینەوە لە ڕووی هەڵبژاردنەوە لە ڕووی پێکەوە ژیانەوە یعنی پێکەوە ژیانی ینی سیاسی بەداخەوە ینی چۆن دەڵێ کاک نەژاد لە سەی سادق سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک نەژاد سوای خوا لە جەنابی بە قوربانەوە کاک نەژاد هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کاک نەژاد یعنی تۆ جیاوازی چی دەبینی لەو پرۆسەیەدا یعنی دەبینی لە هەرێمی کوردستان بە شێوازێکە و لە عێراق بە شێوازێکی ترە چۆنیە لە لای جەنابەت کاگەنوەرگیان باسی جیاوازی ئەو شتانە ئەوە جیاوازی لە چیا ببینم من جیاوازی لە جەنگەکانە بینم پێ ناگەم یعنی ئایسە دوو بەڕێز ئاگام لێ بوو پەیوەندی پێوەتانەوە کرد کاکە لە خەمخۆریانە قسانەکەن دڵنیا دەکەم گەرمە دڵیان بۆیە متیم ناخۆش یعنی چی 6,000 و ئەوە دەنگ ئەم هەموو قسە یعنی ئەمە نەکێ ناگەم لەم ئەمە خەلەلێک هەیە کاگەنوەرگیان ئێستا لە منتیقەی کێشاوانەیە جۆدەی ئەندامەکانتان هەر من ئەیکە بناسن بەخوا هیچ پەیوەندیەکەم بە ئێوە نییە گۆشیدت بەس خواشایدە دەنگم بە ئێوە یاوە لە 2000 ئەوەنەوە کە دەنگانەکرێت من لە تۆ دەپرسم کاک نەژاد من لە تۆ دەپرسم لە کاتێکە کە خەڵک لە جمعانە ماشەڵڵا جادەکان چۆل دەبن هەموو دەستنە مزگەوتەکان و خەڵکی کوردستان زۆرینەی مسلمانە بۆ دەبێت دوو حزبی ئیسلامی لە شارێکی وەکو کەرکووکی مسلمان 6,000 و ینی شتێک بێنن ئایا خەلەلەکە لەو دوو حزبەیە یان خەلەلەکە لە خەڵکە قوربان خەلەلەکە بەڵێ دەکەم کە لە خەڵکە بەڵام لە ئەسڵ و ئەساسەکەیە لە دوو حیزبەکەیە ئەم خەڵکە لە جمعە و لە جەماعەتە بێ بە ئەحساییەکەی مامۆستای مزگەوتەکان لە سەدا چەندیان یەکگرتوو کۆمەڵن ئەی بۆ ڕێک و ڕەوان بزەستەر ئەو مینبەرە چی حەقە و چی ڕاستە ئەوە ناڵێ بەکاردا بڵێ دەنگ بەی بە ئەوانە ئەوە مەسیر و شوێنەکەتە دەنگیش بەی بە ئەمانیتر ئەمە شوێنەکەتە بۆ ڕێک نایڵێ با بێن نەخوارەوە بام عاشقی ببڕن با لە وتا دووری خەنەوە کاکە با سزنی کەن بابی گوزیعنی ئەمە ناحەقوتنە و خەڵک بەلاق شتەکان ناوترێەوە بۆ خۆی کاگەنە دڵنیا دەکەم ئەم خەڵکە ئابسەرە پەیوەندیەکەم یعنی زۆر گەرمە پێم ناخۆشە 6,000 چی بکەین بۆ نمونە ئەوەی کاک نەژاد کاک نەژاد خەڵکی تر وەستاوە بەس حەزم لێ ئەوە پێ بڵێم ئایا ئەو دوو حزبەت چی بکەن بۆ نمونە لەکوێوە مەسەلەن هەڵەیان هەیە لەکوێوە کەم و کوڕیان هەیە کەم و کوڕی لە ئەدای وتنیانەوە حەق نەوتن وەک خۆی ئیتر لە ترسە لە پارەیە لە چیە لەمانەوەی خۆیانە نامێنن چیان بەسەریەت
چۆن ئەتوێنەوە یعنی من تێ ناگەمەوە خۆیان بێ ئەوە بزانن حەق دەوتنە لە ئاتی سەرکردایەتی سەری سەرەوە حتا خواری خوارەوەیان ئەمجا برا بە ڕێزە بازەکە کات لە کۆمەڵەش لە تەلەڤیزیۆنە ئەگەری ئیشەکە و ئیسە من دەنگ بۆچی بە کۆمەڵی دادگەریەیەم لە پێناوەیە کە دەنگ بە خوایەم بە قورعانەیەم کە تۆ مەسیرم لەولاوە خراپ دەکا کە دەنگەکە نایەم من بۆی ئەم دەستەکان خۆش بە کاک نەژاد دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاست دەکەم کاک زەلیل لە سلێمانی سڵاوی خوا دەبێ سپاس عەلەیکوم سەلام کاک نەژاد جان شێوازی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و عێراق چۆنە بەلای تۆ جەلیل جان کاک زەلیل بەڵێ قوربان بەڵێ گیان شێوازی هەڵبژاردن لە عێراق و با ئێمە بگەڕێنەوە بۆ کوردستانەکەی خۆمان لە عێراق بێنین باش فەرموو من خۆم برینێک لەسەر دەستم بێ بۆ زیپێ بە ناوچوانی تۆ بێ بۆ زیپێ بە ناوچوانی تۆ بگرین ئەمە وەکو وایە مامۆستاجان ئێمە ماڵوێران و سەرلێشەوە و قوربەسەر و خاک فرۆشرا و دین فرۆشرا و ئەخلاق فرۆشرا و خوێنی ڕۆڵەش فرۆشرا و هەتا ئێمە لەسەر ئەم ئاراستەیە کە ئیستا دوو بنەماڵە ئاراستەی حکومڕانی ئەم وڵاتە ئەکەن کورد ئەڵێ ئەو نانە ئەمڕۆ لەخوانە ڕەحمەت لەو کەسەی ڕفتاری جوانە پارتی وێچێتی دوای ئەو هەموو خوێن و خەباتەی کە هەچی دێهاتی کوردستان هەیە لەسەر کەرکوچی قودسی کوردستان و دڵی کوردستان وێران بوو 182,000 کەس ئەنفال کرا 5,000 کەس لە هەڵەبجەش چیمای باران کرا زیاتر لە 2 ملیۆن 3 ملیۆن خەڵک بەکوژرا لە پێناوی کەرکوچی ناقودسی کوردستان و نادڵی کوردستانە دوای ئەوە پارتی وێچێتی بەو خیانەتەی کە لەو هەموو خوێن و خەباتەیان کرد چوون لە کەرکوچی بەناو قودسی کوردستان و بەناو دڵی کوردستان دوو ئاسایش دوو پەروەردە دوو هێز تێگەی لە ژێرەوە ترجیان گریاوە لەگەڵ داگیرکەرانە و لەسەری شەوفرمێستی تیم ساحاوی بۆ شابی بۆ خەڵکی کوردستان ئەڕژن مامۆستای بەڕێزم مامۆستای بەڕێ ئەگەر ئەم دەنگانەی کە ئیسای ساد یەکێتی و دەپارتی بەناویانە ئەگەر ڕاستە و خەڵکی کەرکوک دەنگی واون یاڕبی خەڵکی کەرکوکەوە خراپترونەوە ڕسواتر من ئێمە ئەم هەموو نامەتێک کە بەسەرمان هاتووە لەسەر کەرکووکەکە و کەرکوچی قودسی بەناو کوردستان و دڵی کوردستان بەسەرمان هاتووە ئەوانەی کە بۆم باسی دێهاتی ڕووخاو ئەنفالکردنمان 182,000 کەس چیمایی باران ئەم هەموو خەڵکەکە کوژرا هەمووی لەسەر کەرکوچی قودسی کوردستان بوو ئەم وایە یەکێت خەڵکی کەرکوک بیاوتە خۆ ئێمە حەچی بەسەر خەڵکی کوردستان هاتووە لەسەر ئەم کەرکوکەی ئێمە بووە کەوابێ ئیستا یەکێتی پارتی ئەم هەموو سراع و ململانێ و خۆفرۆشی و خاکفرۆشی ئەکەن چۆن ئێمە جارێکی کات سیقە بەمانەکەی من ئەڵێم ئەگەر ئەوە وایە حەسەن من ئەڵێم ئەمما سەنەگنیەکی تیا گوریسیی تایە اینا ئەمەڵژارنەی کاتێ لە کوردستانە باوەڕم پێکە هەمووی پڕە لە خیانەت هەمووی بە چۆنەڵی زۆر سپاس کاک زەلیل مامۆستاجان با قسەکانم تەواوم ڕەحمەتی لێبێ خەڵک لە دوای بەقەر کاک وەڵام بەرێ سواسی جەنابێ بەڵێ مامۆستاجان ئەماڵێم لە کۆتاییە والله حتاکو کورد باوەڕی بە بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی بێ بە تایبەتی بنەماڵەی بەرزانی سوێن بەخوای گەورە ئەم خاکە ئەم میلەتە لەمە ڕسواتر لەمە وێرانتر لەمە پاشاگەردارتر ئەبێ چونکە ئەمانە لە ژێرەوە ترجیان گریاوە لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا و اینجا ئەمەکەی ساڵن شۆڤێنی و نازانم چی و ڕاکانی کاتە ئەمانە خۆیان لە ژێرە ترجیا گریاوە لەگەڵیانە هەمووی ئیتیفاقی ژێر بە شێریان هەیە ئەوەی باوەڕیان پێ نەبێ خوێن و خەباتێ میلەتەیە تو خوا تۆ میلەتێبی ئیستا کارەبان نەبێ معاشن نەبێ ئاون نەبێ کارەبان نەبێ نەوتن نەبێ تو خوا شەرم نییە ئەکێ غیرەتی دابێ بەشانە باڵی حیزبا هەڵا تب لەو حیزبایەتی کە بنەماڵەی تاڵەبانی بەرزانی لەم وڵاتەی ما دروستیان کردووە هەتا ئێمە بەناسی حیزبی بە ئاراستەی حیزبی لەم کوردستانە ئیشکەین ئەم حیزبایەتی پیسەر لەسەر خۆمان دانەماڵین کاتێکیان باوەڕم پێکە لەمە خراپترە بین بابگەڕێنەوە بۆ خۆشەویستی بۆ برایەتی بۆ محیبەت بۆ ڕێز بۆ ئەوەی کە ئێمە لەسەر دینی خوای گەورە هەوڵ بین خۆمان چاکەین باوەڕمان بە حیزبایەتی نەمێنێت تەنها باوەڕمان بە ئەوە بێت کە خۆمان پاک بین بە ئەخلاق بین بە ڕۆژ بین بە دین بین ئەنجا ئەتوانین خۆمان پارێزین. سپاس کاک زەلیل سپاس کاک باوکی شەیما سڵاوی خوا دەوێت لە کەرکووکەوە.
باوکی شەیما سڵاوی خوات دەبێ. سڵاوی خوات دەبێ براکەم. باوکی شەیما هەڵبژاردننی کەرکووک یاخود بڵێن هەڵبژاردننی هەرێم یاخود هەڵبژاردنەکانی هەرێم و عێراق چۆن دەبینی چۆنیان لێکە دەیتەوە چ جیاوازێک هەیە؟ وەڵای من پێشەکی دەستخۆشی بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ بەڕێزت. یعنی من ئەم پرسیارە ئاراستەی جەنابتان و ئاراستەی هەموو شاری کەرکووکەکەم یعنی شاری کەرکووک و کوردستانیش کۆمەڵی ئیسلامی چەند ساڵە لەم شارەیە چی کردووە؟ کۆمەڵی ئیسلامی چەند ساڵە لەم شارەیە دەستی بیۆژنی گرتووە دەستی هەتیوی گرتووە هاوکاری ماڵی هەتیوان و فەقیرانی کردووە بەڵام ئێستا من سەیرم لێ دێە ئەوە کۆمەڵی ئیسلامی چەند ساڵ لە سیویەکی پێنجی سیویەکی نازم چەنەوە لە 2001 حزبە لە 2001 دامەزراوە بەڵام نەوەی نوێ لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دامەزراوە 25,000 هێناوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی 10,000 هێناوە ئێمە خۆمان بە ئیسلامی ئەزانین دەنگمانداوە بەم لایەنە من ئێستا وەکو خۆم کەسێکی ئیسلامیشم بەڵام ئەمەنا خۆشیانیشم ئەوێ بەڵام زۆر لێیان تووڕم باوکی شەیما طبعا هەر حزبێک بە پێی دەسەڵات و بە پێی حەجم و بە پێی هێز و توانای خۆی دەتوانێت خزمەت بکە. ئایا ئەم دوو حزبە لە کەرکووک هیچ شتێکیان لەبەر دەست بووە تا بتوانن خزمەت بکەن یاخود نەیکەن؟ هیچیان لەبەر دەستە ئەتوانن لە ڕێی کۆمەڵایەتیەوە ئەتوانن لە ڕێی کۆمەڵایەتیەوە خەڵک بەخۆیان بناسێنن خەڵک دەستی خەڵک بگرێن بەڵام لەگەڵ ئەوەشا دەستی خەڵکیانیش گردووە ئەو خەڵکانە کە لەگەڵیان سپڵان ئەو خەڵکانە کە لەگەڵیانتان ڕازگۆ نین کەسانی وەکو سەلەفیەکان یعنی بڕۆی بەلایەنێکی تر پشتی لایەنێکی تر بکەیت پاس پشتی ئیسلامەکە نەکەی یعنی من تعجوبم لێ دێ بۆ ئیسلامیەکان ئاوایان بەسەر هاتووە نەوەی نوێ 26,000 بێنێکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دامەزراوە و خۆی ئەعلان کردووە بەڵام کۆمەڵ و یەکگرتوو هیچ یعنی حسابکە هیچیان نێناوە 5,000 چییە؟ 50,000 بەنەوەی نوێ و کۆمەڵ و یەکگرتوو لەگەڵنەوەی نوێیە 50,000 سەوتیان فەوتانووە زۆر تعجوبم لێ دێ یعنی بۆ 50 تۆ مادام ئەزانی ئاوای لێ دێ کاکەگیان لەگەڵ لایەنێکی دەسەڵاتدارە هەر تۆ تەحالف بدەی لەگەڵ کاکە ڕووی سەردانیەکەی ڕووی هاوکاریەکەی لە شتێکە بێ ڕووی تێتەمیەوە کاکە تەحالف بەگەم کاکە بام شارە ڕزگاری بێ ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چیمان بەسەر هاتووە هاان لەژێر دەسەڵاتێکی خۆسە پێێنە هاان لەژێر دەسەڵاتێکی عەسکەریە بەڵام ئەمان هەر ئەوەنە دێن لە شارەکە دانیشن و قسەی قوتەکەن و یعنی ئەم شارە هەروە پەرایەت کراوە دەستەکان خۆش باوکی شەیما دەستەکان خۆش بە قوربان دەسمە سلێمانی کاک خەلیل سڵاوی خوات دەبێ کاک خەلیل ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاست دەکەم بە قوربان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. تۆ دەڵێیسی سەبارەت بە هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن شاومجار یەکەم شت با لەوە پیاوی سەرۆکبارزانی قسێکی فەرمی لە ناو پەرلەمانە یەکات خەڵکی دەنگداوە بە ئێمە نەیداوە بە ئێوە ئەهلی کەرکووک ڕەبی مبارەکتان بێ ڕەبی پیرۆزتان بێ لە 16 ئۆکتۆبەر خیانەتی ئۆکتۆبەر ڕاوەسی 6 بۆ ساڵێکی تریش ئەگەر بە چاویان ئەهلی کەرکووک پارێزگارێکی کورد بدینین بە خۆیانەوە خەیاڵپڵاویەکی زۆر گەورەیە. یەک دوو ئەو ئایامە گوزەشت ئەو سەرۆکی ئەنجومەنی پارێزگا یاخود سەرۆکی مەحافظ وەکو ئەوانەی دکتۆر عەبدوڕەحمان و دکتۆر نەجمەدینی لێ بێتەوە. کێش سەبارەت بە وەکیلەکەی چی کات لە حزبی ئیسلامی لەنەوەی نوێ هەموو گریمانەکان هەموو کێشاتەکان دانرا بوو بۆنەوەی نوێ بۆ دوو حزبە ئیسلامیەکە بەڵام هەردوو سەرۆکی ئیدارەی سلێمانی و ئیدارەی هەولێر و سەری ڕەش و سەری قەڵاسوالان موسەی سلێمانیان بردیان کردیان بە قورشی برایانی ئەهلی کەرکووکە قبوڵیان کرد. سەبارەت ئەڵێن بە مەلاکان کاکە ڕاستەکەن مەلاکانمان جورئەتیان نییە غیرەتیان نییە خۆیان فرۆشتووە زۆربەی زۆری بۆ درا و درهەم بۆ پارە کاکە دەبا بە یەک مەلا بێتە سەر و شاشەیە بڵێ کاکە تۆ لە دەنگبەی بچێ لەگەڵ ئەوە حەشرەکرێن بزانی خزمانی یەکێتی و خزمانی پارتی ئەو دەرەجە و قسەوتە ئەهێنێتەوە کاکە مەلا خۆی فرۆشتووە برایانی سەلەفی ڕۆشتووە بۆ وێنە دەنگیاوە
ئەڵێ لەگەڵ دەسەڵاتە کۆمۆ دەنگی پێبە ئێبرانی کۆمەڵ و یەکرد و ناوێرێ بڵێ کە دەنگ بەی لەگەڵ ئەوە حەشرەکرێ ئێبرانی ئەهلی کەرکووکیش لە بیریان و گوزەشتیان کرد بە هەلهەلەلیان و سەبلە ڕێزان بە خێر هاتنیان کردنەوە من ئەو قسەی کاک مەسعودم زۆر پێچوانە ئێکاکە واز بێنن چیتانەوێ ئێوەمان ناوێ ئەوانمانەوێ بە شەرعی خوا بە قەیاسای خوا ڕازی نین بە یاسای دوو بنەماوە ڕازین ئەجا کردڕاوەستین هەتا برایانی تورکیا و سەرگەورەکانی سەرۆک ئاغاکانی تورکیا و ئێران پایتاران بڕیار نەدات ئەو پارێزگارە زۆر سەهون ئەگەر بێت و پێک بهێن بێ بە حیاتیشی ئەو برانی پارتی ئەو تۆڵەی دووکاندیدا خۆفرۆشان نەبید ناچێت و برانیەکێکی بە چەند سەد دەفتەر دۆلار کڕیانن بە موچەی موچە خۆرە چاوگەشت و چاوڕەشەکانی مەحافەزەی سنووری ژێردەسەڵاتی سەوزی یەکێتی موچەکانیان برد و کردیانن بە گیرفانیانە ئەوە خەیاڵپڵاویە هەتا وەکو ئێوەکەی لە ئەردۆخانەوە وەردەکرێ ئەردۆخان خۆی لە سلێمانی و لە ماڵی تاڵەبانی پڕە ئجازی ئەم کاندیدە شیرێ برد ئەوە بەبێ ئەو کاک مەسعود ناتوانێت بیدادە پاڵێکێت و حکومەتمان دەستەکان خۆشکار خەلیل سوپاس بەڵێ دقەیە گەلە زۆرە کاک خەلیل عەبدوڕەحمان کە سەرێکی پارێزگاری سلێمانی کاک خەلیلجان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاک خەلیلجان زۆر سپاس کاگەیات سڵاوی خوارد دەبێت لە هەولێرم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله دەست خۆش بێ سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزت دیارە ئەم هەڵبژاردنە واقع بوو ئەمە بینیمان و تقریبا هەموو لایەنە سیاسیەکان حەق خۆیان پێدرا من تا ڕۆژە پێش انتخاباتەکە لە کەرکووک بووم دوو ڕۆژ بەر لە انتخاباتەکە لە کەرکووک بووم خەڵکێک هەبوو یەکێتی نەبووە من ئەیناسم چەند ساڵ یەکێتی نەبووە ئەیگوت دەنگە دەم بە یەکێتی وتم کاکە بۆ دەدەرێ بە یەکێتی کاکە یەکێتی ئێمە لە دەستەکەیی و دز و ڕاوەڕوت و قشلول و سارەی بێڕەقەم و ئەوانە نەجاتدا تسمینی بە حکومەت عێراق کردینەوە وەک وەفایەت بۆ ئەوەی کەوا پێشکەشی کردنی ئێمە تسمینی بە حکومەتی عێراق کردەوە ئێمە دەنگە دەین بە یەکێتی و بە عایلەوە دەنگە دەین بە یەکێتی یعنی خەڵکی کەرکووک بە وەفا بوون بەرامبەر بە یەکێتی ڕاستە خەڵکی کەرکووک نەجاتیان بوو لە دز و لە ڕاوەڕوت و لە قشلول و لەوانە یەکێتی وایە لە 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک نەجاتی بێ بۆ ئێستا لە هەرێمی کوردستان ئێستا جوولەکەی ئیسرائیل بێ ئێمە نەجات بدا لە دەست ئەمانە خەڵک دەنجی پێ نادا بەڵێ دەنجی پێ ئەدا نەگێچێتی بێ هەر کەسێک بێ هەر لایەنێکی سیاسی بێ هەر کەسێک بێ خەڵکی هەرێمی کوردستان نەجات بدا لە کامێرەی مرور و لە بەنزینی 900 و لە بێ نەوتی و لە بێ کارەبایی و لە بێ نازانم هیچ شتێک نییە لە بێ موچەی و خانەنشینی بڕۆسڕیان گرتووە دوای 6 ڕۆژ ڕێی گرتووە کار لە من ئەو دیوارە لەسەرما خەڵک بەتانی لەگە خۆی هیناوە یعنی کەسێک بێ ئێستا تو نەجات بدا لەمانە دەنجی پێ نادەی بەڵێ هەموو لایەنە سیاسیەکان مافی خۆیان وەرگرت دەبوایە یەکێتی ئەو لایەنە دەنگەکانی نەوەی نیە و حیزبە ئیسلامیەکانیش بۆ یەکێتی بووایە ئەوانەی دەنجا بە حیزبە ئیسلامیەکان و بەنەوەی نوێدا بەرامبەر یەکێتی بێوەفا بوون چونکی یەکێتی وای کرد خەڵکی کەرکووک بەحەسێتەوە یەکێتی وای کرد خەڵکی کەرکووک لە قشلول و لە دز و لە بیئەمی بێڕەقەم و دەستەکان خۆش بە قوربان سپاس جانەکەم دەسمەت شۆمان کاک هەنگاو سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوای لە جەنابێت السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله ڕێزم بۆ پێناسی و هەموو کار سپاس کاک هەنگاو جان فەرمون بە قوربان جادی سەبارەت بە شێواز هەڵبژاردنی هەرێم و عێراق جیاوازە ئێستا ئەو ناوچەدا بڕاوانە لەوانەیە نەتەوەی احتیمالی هەیە ئەو خەڵکە بڵێت بەس لە دەستی مثلەن نەتەوەی حرب و ڕزگار بم ئەوجا هەر شێوازێکی هەبی ئەو دەسەڵاتانە کە لەوێنە ئەوە هەرێنێکی ترە ناوچەدا بڕاوەکە بڵێن نەڵێ بەڵام ئەمە گرنگی ئێمە ئێستا هەرێمی کوردستان ئەو سێ محافەزەکەی خۆمان وەکو سلێمانی هەولێردووە ئەمە لێرەوە ئیش بکەین بۆ داهاتی خۆمان کە لەبەرەوەی ئێمە هەمومان کوردین و کەسوکاری یەکین داهاتووی ئێمە دەپێشە ئەمەیان زۆر گرنگە ئێمە 33 ساڵە بەرەو 34 ساڵ دەڕۆین دەسەوتێنەوە جیاوازە ئیسایەتی وێرانی کردین خەڵک زۆر هەژار کەوتووە بڕۆ لە بەرپرسەکان هەمووی دەدیت و هەمووی دەفەر دۆلار و دەفڕەکانیان لە ئەوانی تر بەڵام خەڵکی تر هەژارەکەی خەڵکی ڕاپەڕی خواست کوڕەکانیان کە پێ ڕادەگەن نادانن چیژانێت ببینەوە ڕوو ئەکەنە وڵاتانی ئەوروپا لە دەریاکانە ئەخیچێن و خەڵک کرێ خانووی پێ نادرێ خەڵک قەرزداری بازارە
خەڵکی شوکاریە قەرزداری ئاوا خەڵک تووشی کێشەی زۆر دەورە هاتووە ئەمە هەمومان کردین کە سوکاریەتی داهاتی خۆمان بگۆڕین ئینشاءالله و ڕێبازی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پەیڕەو بکەین هەمومان کە دەبینین ئێستانەکە لەناو سەدابراوەکان سێ سەوزایەک هەیە ئەمن لەوێ ئەگەڕێم ئەمە دێنەوە هەرێمی کوردستان داهاتی خۆمان ئیش بکەین ئەمە هەڵ نەخەڵەتین بەرامبەر دەستەکان خۆشکاکەنگا و سپاس بە قوربان دوا پەیوەندی کاک دشاد لە کەلار کاک دشاد سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لێوە خۆتان باشن سپاس بۆ بەڕێز کاک دشاد گیان فەرموو زۆر سپاس بەرنامەکەتان جوانە تەوەرەکەتان جوانە دەستۆچیتان لێکەم بەڵام ڕێبا هەندێک بەنافەکەوانی و قسەمانەیە ئێمەش بیکەین فەرموو ڕایە خۆیە هەڵبژارنەکانی عێراق چۆنە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم هەڵبژارنە چۆن بووە هەڵبژارنەی دوێنێ و پێ بڵێ بەڵێ ئەمە هەڵبژارنە هەڵبژێرنێکی جوان و بەڕاستی چونکە لە ڕێی عێراق و لە ڕێی کۆمەڵی عالیات و ئامێری پێشکەوتووە کراوە وەکو هەڵبژارنەکەی چەند ساڵێ پێش ئێستا ڕابردوو بەڵام بەداخەوە بۆ حزب کوردیەکانە لێم ڕەنگە ئێوەش بگرێتەوە لە سەد ئافراد چونکە ئێوە خۆتان حزبێکن بە ناوی حزبی دادگایی بەڵێ نمونەی جوانتان پێشکەش بە هەژاران کردووە بە لە ڕێی کەناڵی بەخشینەوە لە ڕێی کەناڵی کۆمەڵەوە بەڵام ئەبوایە لەم هەڵبژاردنەدا وەکو نەتەوە هاوپەیمانیەکان لەگەڵی کێتی نیشتوانیا ببەستایە بۆ ئەوەی دەنگی کورد کاک دشاد ئێمە لەگەڵ هاوپەیمانی هەموو کورد بووین بەڵام لەگەڵ هاوپەیمانی ئەو حزب و ئەو حزب نەبووین تەنها دەمان واقعەکە ئێمە بەڕاستی پێت بڵێم وەکو کۆمەڵی دادگەری ئامادەی تێدا بوو ئەگەر هەموو کورد بەیەکەوە بەیەکەوە دەبووین بەڵام کە دوو دەسەڵاتدار بەیەکەوە نەبن ئێمەش ئامادە نەبووین لەگەڵ لایەکیان بچینە مەیدان آخر پورا جاریزە من بۆ ئەوە من ڕۆگرەوە دەبێنە بۆ منە تۆ دەسەڵاتی جیازی من دەسەڵاتی جیازم ئەگەر من ئامادە بم لەگەڵ لایەنی هاوپەیمانی ببەستم کە عەرەبە و هەتا دوێنێ پێی خۆزێنی لە بەری توربانیە دەمانچە هەڵگرێ بەبان بۆنی تیارەوە تەقەبکە لە خۆچەوەی کورد لاشەی بکەوێت لەسەر ئەوڵ خەڵتانی شوێن ببێ لەگەڵ ئەوە هاتەوان ببەستم چێ لەگەڵ ئەوان هاوپەیمانی بەستاوە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ عەرەب و لەگەڵ توربان هاوپەیمانی نەبەست پارتی دەتوانێت وەڵامی خۆی بداتەوە کاک دشادجیان آخر منیش ئەوڵێ تۆ ئەوتوانی خۆی جیاگەیەوەی بڵێ من حەقم لە پارتینی من کە بەناو ئەم لیستەی هاوپەیمانی هێز و ئیرادەوە لەبەرەوەی دەنگی کورد زیاتر بە فیڕۆ نەچێت کورسیە زیاتر بووە ئەو کاتە ئێوە زیاتر ئەبوونە جێی متمانەی خەڵکی هەژار و بەدبەختی ڕۆژ و ڕۆژ پێ وایە کە دوای هەڵبژاردن ئەو هەموو بەڵێنەی کە درا بە خەڵک لەلایەن دەسەڵاتدارانەوە بە تایبەتی کە یەکێتی دەوێت زۆرینی هێناوە ئایا بە فعلی دەست دەکات بە خزمەتگوزاری و لە جێی داواکاری ئەو خەڵکە دەبێت والله تركت صار هاوپەیمانی هاوپەیمانی نیشتیمانی کوردستان قەناعەتە ئەگەر بیتوانە دوو کورسی تری ببردایەت تەنها دوو کورسی تر خۆی حکمێکی جوانی بکردایە و بە تۆ هەموو پێکاتەکان بێ جیاوازی بە کورد و عەرەب و تورکمان و ئاشور و کورد و شێوکەوە ڕەنگە بیتوانە کۆمەڵەشتی جوانی پێشکەشکردایە بەڵام ڕەنگە تۆ زەحمەت بێ زەحمەتەکەشی شەلا نابێت ئەوەی بێتەوە کارێک بێتە کێشەیە بۆ لایەنی کوردی کە نەتوانوە ئەنجومەن و پارێزگاردار نیوە داینێ بەڵام من ئومێدەوارم بتوانێت خزمەتێک بکە کە چەندێ دەنگی لاوردووە ئەوەی ترە زیاتر بتوانێت دەنگ بۆ خۆی کۆکاتە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو دەستەکان خۆش بەکارخایینە ئینشاءالله دەستەکان خۆش کاک دشاد زۆر سپاس بەڕێزان خۆشەویستان ئەمە دوا پەیوەندی بوو تا ئەڵقەیەشتر و تا بەرنامەیەشتر خواتان لەسەرم خواتان لەگەڵ